دەموچاو 20 ساڵ گەنجترەکاتەوە. چی هەیە تۆ لێرە ئەمشەو؟ من پرۆدەکتی کۆریم هەیە. یەکێک لە گرنگترینەکانی پرۆدەکتی خۆمە کە لە کۆریا دروستم کردووە لە ئەڵمانیا کوالیتی چەک و سەرتیفیکیشنی لەسەر کراوە. واتە دەموچاو وەکو کۆریەکان لێکات؟ دەموچاو 20 ساڵ گەنجترەکاتەوە. وعدی واناین کە ڕیکلامەکەی ناسعوبەتەکەم شەدارکەرەوەیکی بەقۆتە و لەگەڵ ئەنتیئێجینێکی زۆر باشە. بەس تۆ دڵی خۆشکردنتە 20 ساڵ گەنجە کاتونجاتمەوە بەناڵی بە خاتری خۆ نابمێنەرەوە زۆر باشە لەبەرەوەی ئەمە بڵێن پەڕۆنیە وەکو ماسکەکانی کە هەیدرا جێڵە ماسکێکی جێڵیە پاتێنتە لە هەموو دنیاە. تاقیگەی پزیشکی لەسرە لە دەرمانخانەکانی ئەڵمانیا بەردەستە لەوێ کوالیتی چێکی لەسەر کراوە و بۆیە من لێرە بە شانازی و پێشکەشی ئەو یەکەم. ئەمە گۆڵدی لەسەر نووسراوەتە چی ئەوە؟ گۆڵدی تایە لەبەرەوەی گۆڵد یەکێکە لە پێکهاتە زۆر باشەکان وەکو ئەنتیئێجین وەکو گەنجکەرەوە 20 ساڵێکی کە بۆم باس کردی. توانی دەموچاو ڕووپۆشکی بە ئاڵتون و 20 ساڵ گەنج بیتەوە لەگەڵ بەشێکیش لە حەلەزۆنی تایە لینجی حەلەزۆنی باس کردووە ساڵم ئەو دەستێم بۆتانێ ئەمە بای $100 بێ هێوابێ شتێک لەو بابەتە گرانە؟ ئەی هەرزان نییە کوالیتی ینی نرخی خۆی هەیە. بۆ نرخی دانەی لەمە چەندە؟ بەچەنە؟ نرخی دانەیەک لەمە ئێستا بڵێن لە ئەڵمانیا تقریبی 13 ئۆرۆ لێرە تقریبی 25,000 بەڵام ئێمە دیسکاونتەکەین بۆ دەستپێکردنمان لە کوردستان. من باسی $100 کردم ساڵێ بە $100 دانێ لەوە. باش تۆ ترسانم وتمێ ساڕاکە هیچم لێ ناکڕی بانەختێ دیسکاونت بکەین. بۆنە چی ئەمە وە ئەکا کە ئەو دەموچاوە چی لێ بکات بە تەواوەتی گەنجی بکاتوە چیتری پێ بەخشێ؟ هەرچی پرۆدەکتە لە دنیاە کە تۆ بەکارهێنی ناتوانانی بڵێ من یەک جار بەکاری هێن متەواو گەنج بوومەتەوانێت لە بەرۆی پێست شتێکە کە تۆ ڕۆژانە پیرە بێ بەداخەوە یعنی ئەمەلی پیربوون دایمەن پرۆسیسی پیربوون دایمەن بەردەوامە بۆیە پرۆدەکتی باشە بێ بەردەوام بەکاربێنی بۆی تۆ ڕێگربی لە پیربوونی پێستەکەت. یعنی ئەمە ڕێگرە بێ لە پیربوونی پێستەکەت نەک ئەوەی طبعاً کە تۆ بەکارێنی ئێستا من ئەمڕۆ پێشۆی مەیکەپ بکەم خۆم بەکارم هێناوە بۆی پێستم ڕەونەقی هەبێ پێستم جوان بێت پێستم چرچولۆچی پێوە دیار نەبێ هەر یەکسەر کە بەکارێنی هەستەکەیت ئیتر ناڵێم وەکو سەمون هەڵک فێ بەڵام سافە بێ زۆر جوانە بێ شێدارکەرەوەیکی زۆر بەقوتە. قەناعەتم پێ کردی یا بە جێمانێڵی؟ باشترە تاقی بکەیتەوە. تۆ وتە لە کۆریا خوێنوتە بەڵێ ئەمە تا چەندێک گرنگە بۆ لە دەروی وڵات بخوێنی لە وڵاتی جیاوازپێنی بۆم بابەتانە؟ گرنگەکەی لەوایە کە تۆ لە کۆریا پرۆدەکتە دروستەکەی پێکهاتەی بڵین ئاسیا بەکارێنی نێسا لە ئەڵمانیا کە پرۆدەکشن کە پرۆدەکت دروستەکەی پێکهاتی ئەوروپا جیاوازە تقریبەن تا حەدێک پێکهاتی ئاسیا ئەو موادانەی کە ئەوان بەکارێنن جۆرێکی کێ یعنی ئەگەر من بچم بەو زانستەی خۆم کە لە مێشکمایە هی ئەڵمانیا بچم لە کۆریا بکەومە شت دروستکردن زۆر شتی باشەکەم بەڵام ئەو باشە نابێ و کۆی کە خۆم دانیشم بخوێنمەوە بزانم چۆنا و چۆنە چی لەگەڵ چی تێکەڵکەم بە چ ڕادەیەک چۆنی ئەوە فەرقەکات بۆیە زۆر گرنگە کە من بزانم لە چ کاتێکا ئاڵتون بەکارێنم لە چ کاتێکا لنجی حەلەزۆنی بەکارێنم لە چ کاتێکا پێپتایدەکان بەکارێنم ئەو پێکهاتانە لە چ کاتێکان یاسینامیت بەکارێنم ئینسان بزانێت چی لەگەڵ چیا تێکەڵەکەی وەکوتم ئەوروپا هەر لە کۆن و ئێستاش چەند پێکاتەیەکیان هەیە کە مقەیەدن پێوەی و کۆریاش ئەوان لە کەلچەی ئەوانە پێکاتەکانیان جیاوازە ئەم شتانە گۆڵد و لینجی حەلەزۆنی ئەوان لەوێ تازە نییە شتێکە کە ئەو قەومە لەگەڵیا گەورە بووە هەر بەکاریان هێناوە بەس بۆ ئێمە هەڵبەت ئێستا تازەیە بۆ ئەوروپاش تازەیە نەک بڵێن بۆ ئێمە بۆ شەرقی ئەوسەط.